ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا، خۆشحاڵم جارێکتر لە بەرنامەی ڕامانەوە لە قسمەتەوەی خۆشەویستدام دەچینەوە سەر گرژی و ئاڵۆزیەکان و لەسەر شەڕی ناوچەکە زیاتر قساکەینەوە وەکو بەشێک لە بەرنامەکانی پێشوش کە بەردەوام لەسەر ئاڵۆزیەکان قسەمان کردووە. مانگێک زیاترە بەسەر ئیمزاکردنی یاداشتی لێکتێگەیشتنی ئیسلاماباددا تێدەپەڕێت و ئەو ڕێکەوتنەی کە باڵقەکاری پاکستان و بەشداری چەند وڵاتێکی ناوچەکە واژۆکرا بۆ کۆتایی هێنان بە شەڕی ئێران و ئەمریکا. بەڵام چەند هەفتەیەکە جارێکی تر دەنگی تەقەمەنی و هەڕەشە بەرز بووەتەوە لە کەناراوی هورمزەوە تا ناوقۆڵایی خاشی ئێران. بۆچی ئەو ڕێکەوتنە هەڵوەشایەوە کە لەلایەن خودی ترەمپ و پزیشکیان ئیمزاکرا؟ ئایا ئەمە بەشێک بوو لە استراتیژی ڕژیم بۆ بەردەوامبوون لە دۆخی نەشر یاخوداشتی؟ بۆ چاوتێکردنی ئەم دۆخە میوانداری هەوڕێ فەریدون نازریمان کردووە لە ستۆدیۆ کە لەسەر ئەم ئاڵۆزیانە بە جۆرێکی تا حەدێک شیکەرە و قوڵ لەسەری بدوین. دەچمە لای هەوڕێ فەریدون. هەوڕێ فەریدون زۆر سپاس بۆ بەشداربوونت لەم بەرنامەیە. زۆر سپاس بۆەوە بۆ بینەرانی ئازای دواوکارەکانتان. هەوڕێ فەریدون وەک خۆت ئاگاداری گرژیەکان سەریان هەڵداوەتەوە لە ئیدامەی چەند شەڕی پێشوو جارێکی تر دەبینین شەڕێکی تا حەدێک تون لە ئارادایە. ئەم بە پرسیارێکم دەمێت بەوە لەگەڵ بەڕێستا دەست پێکەم کە هۆکاری سەر لە نوێ دەستپێکردنەوەی ئەم شەڕە لە دیدی ئێوە بۆچی ئەگەڕێتەوەەوە چلایەنێک دەکرێت بڵین دەست پێشخەر بووە لەم هەڵگیرستانەوەی شەڕە هۆکارەکان ئەوە ڕۆشنە ئێران دای لە سێ کەشتی وە تەنگای هۆرمزی لە کە قەرار بوو ئازاد بێت بۆ لانیکەم بۆ 6 ڕۆژ تا لەسەری قساکەن هەموو کەشتێک بێت و بڕێ هەموو کەشتێکە گیری کردو هەموو هەزاران هەزار مەلەوان گیریان کردوە لێنا قەرار وا بوو کە ئێران دای لەو سێ کەشتیە نیشانەوە بوو کە تەنگای هۆرمز حاڵەتێکی استراتژیکی بۆ پیا کردووە. پێشتر وانە پێشتر نێدانی ئەو تەنگە ئەوەتی دنیا وەزاڵەتێ نەوت گرانە بێ شرکەتگەل نەوت پارێک ملیاردیە بن ئەوانەیە ئەسلحە دروستەکەن پارەی ملیاردە بن بەڵام باقیەکەی مردم خەڵک هەموو گرانی ئەوانە دەست پێکە حتا شرکەتە هەوایەکان جتەکانیان بنزینەکەی زۆر گران و بەعزێکیان هەر یەکسەرە بەستیان نێزانی ئێران پێشتر ئیتر ئەمەی زانی هات گەرەێکی بوو چی بکە گەرەێکی ئەو بکە کە پێشتریش باسی کردو بە یەکێ دوو جاریش پارەی سندوو ئەوارت سێنێ ئەوارە دەگەر بسێنێ لە تەنگای هۆرمۆز داهات ئێران یەکجار زۆرە بێ یانێ دوای نەوت ئەبێ بە داهاتی ئەسڵی ئێران چونکە 20% نەوت لێنەوە چێ گازی مایع لەوێەوە چێ کودی کەشاوەرزی و کشت و کاڵ لەوێەوە چێ ئەمە لێرە یەکچ بوو ئەو تواشای دانی چیە کرد مەسەڵەن ئێدی مسر لە کاناڵی سوێز داهاتی زۆر باشیێت یا مەسەڵەن بعدە کانالگەل هەن پوڵە سێن و مشکڵێک نییە لە دنیا لە حاڵێک ئەوان نییە ئەم بورژوازیە کە زاڵە بە دنیا هەموو شۆنێکی تعریف کردووە ئێنەگەلە کە بەدەست بە شەر دروست کراوە حەقیان ئەوارت سێنن وەک کاناڵ سوێز وەک پاناما ئەوانەی کە تەبیعیە ئەو وڵاتانە کە هەن لە نزیکیە و خزمەت ئەدەن بە کەشتیەکان بە ئەنازەی پارەی کە ئەبێ سەرفی پرسۆنێل و تەجهیزات بکەن بسێنن نە لەوە زیاتر ئەو قانونی بێن خۆیان هەیتر دەوڵەتان نابەدەست خۆیانەوە ئەمما ئەگەر بێژین ئێران دەستپێکەری ئەم شەڕە بوو ئەوە وا بوو بەڵام ئەگەر بڕینە قوڵایی شتەکەەوە ئەمریکا حەزیەکرەوە سەر هەڵگرتێت بەڵێ بۆچی پێش هەموو شتێران وەختێکە لەسەر ئەو تەفاهم نامە قسەیان کرد هێشتا دوو جەناحی ناو ئێران ڕۆشن نەبوون دەقیق ئەو جەناحایی کە پزیشکیاون و ئەوانە بوون
دەست باڵایان پێیاکرد بۆ ماوەیەکی کورت بەڵێ لە حاڵێکە تونڕەوەکان نیروی ئەسڵی نظامی نەسیاسی نە اقتصادی نظامی ئەوانیش لە یەک شتە ترسن ئەوی چەم ملیارد ملیۆنیتانە کە دوای ئەو کوشتنی جەنایەتکارانەی مانگی دەی بلە فەڵدانچۆکاناتەوە خیابان یان نەبووەخشە لە ناو شۆنەکان خۆیان دەستیان کرد بە ئاعتراز کە کێ کوشتی کێ تاوانبارە تاوانباران بێنە دادگا ئەوانە بەڵام بەداخەوە شەڕەکە وای خەفان ئەمما ئەو تونڕەوگەلا زانن ئەوەی کە ئاخێری 96 و 98 و 1401 و 1404 لێبووەوە زیندووە لە ئێرانە و ئەترسنەوە شەڕ باشترین شتە بۆیان بۆ ئەمە ئەوە ڕوونەدا بەڵام ئەمریکا چییە؟ ئەمریکا ئێجێ من هاتووم تۆ وزای ئەتۆمیت نەبێ ئەوە بەشێکە بەڵام بەشی ئەسڵی نییە ئەمریکا هاتووە منتەقەی خاوەرمیانە بە گشتی و بەتایبەت کەنداوی یا خەلیجی فارس وەک جاران بێنێتەوە ژێر دەسەڵات خۆی یانی چی؟ تا بەر لە داهەیە هەفتای زاینی ئەمریکا بە تەواوی داڵ بوو بەسەرمای لە بەرابەر شۆڕەویە کە نیروی ئەسڵی مخالف بوو فایدەی چی بوو بۆ ئەمریکا؟ فایدەیەوە بوو لە 1970 بەرەومناو یەواشواش بوحرانی سەرمایەداری دەستی پێکرد دەورەی ڕەونەقی دوای جەنگی دووەم جیهانی تەواو بوو کرێکاران داوخوازگەر گەورەیان بوو هاتنەمایان بورژوازی ترسیا کارگەریان کرد قەرائینگەریان کرد ئەوەی کە پێژن اقتصاد کەفتە سەر ئەو ڕەوتە کێژن پێ هێنی دەورەیەکی تایبەتی لە سەرمایەداری ئیسراحەکەم لەبیرنەوە هاتەوە بێمێژم ئیتر کە بوحرانەکە دەستی پێکرد ئەمریکا کە دولار ئەمریکا لەسەر دوو قودرەت وێساوە یەکێ ئابووری یەکێ ئەسلحە و قودرەت نظامی ئابوووریەکەی لەسەر دولار وێساوە تا ئەو کات لە بەرابەر هەر دولارێکە دەرسەدێت تەڵای ذەخیرە کردو تۆ مەسەڵێک دەحابە و تای ئەوە من 20 ملیارد دلار هەڵەگەرمەوە بە ئەمریکا ئەی فۆن تەڵای پێدەدا بە تایبەت دۆگۆل وە فەڕەنسا دیان فرەیەک دولارە لە ناو دەست و باڵ یانە ئەمە چیم کاغەزە گەرەیکیان بوو داوای تەڵا بکەن ڕێجەمهورە وەختەی ئەمریکا هات وتی ئێمە ڕابطەی تەڵاو دلار ئەبڕین دلار لەمۆلا بە نسبەتی نیازی دنیا و تەوانی اقتصادی گشتیمان تێتە مەیدان و چاپیەکەین لە نەتیجە هەموو دولارەکان لەدەست فەڕەنسا و هەموو ئەوانە مانەوە تەڵایان نەدا ئەو دەورە ئەمریکا هات وتی بەم وڵاتانەیە کەنداو و بەتایبەت عەرەبستان وتی مەگەر من محافزەتی ئێوە ناکەم خۆ من ئەگەر پشت لە پشتێوە نەبووم با ئەتانواوە دەورەتی چا ئیسێ چەروایە هەمووی کرێکاری مهاجرن ئەو وڵاتانیان ئاوەدان کردێتەوە وتی مەگەر من بە ئەم هەموو پایگا دامنیاوە ئەم هەموو ئەسلحە هاوردوومە ئەم هەموو نیرووە لە منتەقەی بە تایبەت لە قەتەرە هەسم ئاگام لە ئێوەیە ئێوەی شەبێ یەک کار بکەن نەوتەکەتان بە پێی سیاسەت ئێمە بفرۆشن هەر وەخت لازم بوو کەمیکەن هەر وەخت لازم بوو زیایەکەن ئێمە پێتان نژین قیمەتەکانتان ئێمە دیاریەکەین بۆتان هەموو ناوتێکتانەوە بە دولار بفرۆشن کە دولار هاتە دەستان ئەبێ لە بازاڕی ئەمریکا خەرجیکەن و لە بازاڕی ئەمریکا چا ئەو هەموو کەلوپەلە چی لێ بکەن ئەسلحەیان لەسەر ئەو ئەسلحە ئانا لەو عەرەبستان و قەتەر و ئەوانە معلوم نییە چی لێکەن ڕاستی
هاوڕێ فەریدون باسمان لە هەڵگیرسانەوەی شەڕەکە کرد بەگشتی شەڕەکە لەێو دەستی پێکرد کە وەک بەڕێزت باست کرد کە ڕژێمی جمهوری ئیسلامی چەند موشکێکی دا لە چەند گەشتیەکی نەوەد هەڵگر کە بە گەروی هۆرمزە ڕۆشتن دەکرێت بپرسم کە دەبێت پلان بۆ داڕێژراو بێ کە دایان لەو گەشتیانە یان کێشەیەکی ناوخۆیی لەناو ئەو دەسەڵاتە هاتبێتە پێشەوە کە ئەم موشەکانیان ڕەوانە کرد بۆ سەر لە نوێ قسەیتیانە کە حتمما پلانیان بووە ئەو تونڕەوەکان زاڵن هەراندا سپا ئەو بەشە لە سپاکە زاڵن بە من سەرە و منتەقەگەلا بەڵام ئەوە چه ئەهەمیەتی کێت مهمەوەسە کە بزانین ئەمریکا من خەریک بووم ئەوەم باسە کرد ئەمریکا استراتژیەکەی لە منتەقەی کەنداوە توور زاف بووە عەرەبستان بۆ ئەوڵینجار چەندین ساڵە بەشێ لە نەفتەکەی کە فرۆشێ بە چین بە دولار نایفرۆشێ خۆ بە یوانێ فرۆشێ کە پوڵی چینە ئێران ماوەهات بە یوانێ فرۆشێ ئەمریکا گەریکەوە نەدین گەوکە من بۆنەوە ئەم شەڕە بەشێکە لەو شەڕە گەورەیە زیاتر بە قازانجی ئەمریکایە ئەم شەڕە دەکرێت زیاتر بە قازانجی ئەمریکا بێ من ئازش سازشی بە دواوێ من ئەسان ئیمڕۆ ئەسان تەقیان لە یەک نەکردووە لە هیچ لایەکەوە ئەم شەڕە ئاواتە ئێکەن و نایکەن مذاکراکەن فلانەکەن وانە بەڵام بە جووە پرسیارەکەت بەمەوە ئەمریکا دۆڕاندوویە لەم شەڕە بە عام دۆڕاندوویە بۆچی ئەمریکا دلهێزی ئەسڵی دنیاتیشە هێشتا چین هێشتا نەگەیگە بۆ ئاستا کە تۆ دلهێزی دنیابی ئەبێ ئابوووریەکەی دنیاش مدیریت بکەی لێەوە مدیریت هەیەکان یەک دانە هێن تەنگان لەگەرجی و ئاڵۆزیەکانی سەرەتا وڵاتانی ئەوروپای ڕۆژاوە هیچ پشتگیریەکیان نەبوو بەڵام ئێستا هێواژێواش خەریکە ئەو وڵاتانش پشتگیریەکەن ئەمە بێتە هۆکار چهۆیەکی هەیە بەبوونەوە ئابوووریەکە جیهانیە هەمیشە ئەوانە بە یەکەوە بووگن ئەم دەوەرات ترامپات لە واقع ڕێ ترامپیش قسەیەوە بوو کە ناتۆ کە بۆ دفاع لە ئەوروپا دامانناوە بۆچی منەشێ فرەتر پۆڵی بە ئەبێ ئەوەش بەش خۆتان بدەن ئەبێ ئەوەش بەس خۆتان ئەرتەشتان بێ ئەبێ بەس خۆتان کارخانەیە ساحەتان بێ ئەوە بوو شەڕەکەی ئیسە ملیان داوە ئاڵمان 100 ملیارد دلاری دانیاگە بۆ نێروی نظامی بۆ ئەوەڵینجار دوای ماوەهات سەربازی جوانەکان دوارەوە بۆ سەربازی ئیجباری لە ساڵی داهاتووە دەست پێکا و قانونە بێژگەلەوە فەڕەنسا چەروای کردووە ئینگلیسی چەروای کردووە بۆ بۆنەوە نزیکە و بووگن بە یەکە و ئەوە لایەکی اختلافێکی جیان لەسەر ئۆکراین بوو ئەمریکا ترسێکی لە ئۆکراین نییە و لە رووسیا قەوێ بێ لەوێ ئوروپایەکان هەتیان ئوروپا و رووسیا و موسیاوە نزیک یەکنەیتر لە نەتیجا ئیسا ئەمریکای واش پشتی ترامپ مەخسێزم ترامپ مەخسمەوە هەیە حاکمەیە ئەو قودرەتەسە ترامپ ئیسەیتر وەک جاران ناژێت بە زەلێنسکی ڕێجەمهوری ئۆکراین کە سۆڵکە خاک بدە سۆڵ بسێنە ئەوانەیتە ناژێ بەڵکە بەرعکس خەریکە چی کردووە ئەمریکا ئیمڕۆ لیان پرسیا دوێشەو وتیان باشە تۆ ئەسلحە دەی بە ئوکراین وتی من ئەسلحە فرۆشم بە ئوروپایەکان پارەکەی وەرەگرم ئەوان نێنێرن ئوکراین ئەمریکا نزیکی ئوروپا بوو گەسە ئوروپا نزیکی ئەمریکا بوو ئەمە شەڕێکە لە نەهایەتە لەبەن چین و رووسیا و ئەم وڵاتانە بەم جۆرەی کە باسی ئەکەین ئەکرێ ئەم شەڕە توول بکێشێ ئەتوانێ ئەمە تەواو بێ ئێران هێزی نەما ئێران توانای ماوە کە بەرگە بگرێت بەڵێ بەڵێ ماویە موشەکە هیترێ نێرەیتر موشک وردەوە ئەلان ئێران تو بڕێ تعداد بێکار چەندێکە وەختێ تواشاکەی 10 ملیۆن ممکنە بێکار بێ بەڵام دیانی نان لەکوێ لێ موشک دروستەکەن پەهبا دروستەکەن درۆن دروستەکەن یەکێ لە خەتەرناکترین درۆنەکان و قەویترین درۆنەکان کە لە شەڕی ئوکراین ئێراندای بە رووسیا ئێرانەتی
خەریکەوانن بەڵام پشتی ئابوووریەکەی شکاوە شکاوە مەسەلا وەسە کە یەکێک لە زانایانێکە هەر جودو حکوومەتە اقتصاددانێکی جودو حکوومەتە وتەی ئێمە ئەڕوین بەرەو ئەوەی کە تەوەڕوومەکەمان وەک موشک بڕێ بە ئاسمانە ئستلاحێکی بۆی بەکاروەرگەم لە بیرم نیە لەعان وە اقتصاددانێتر وتەیە ئیسە نەگەیگەمەوە مەرحەلە بەڵام ئەوەی ئەم اقتصاددانەکە لە دەرەوە لە دانشگایەکی مەسەڵ ئەوروپا وتەیە اقتصادەکەی نەگەیگەمەوە مەرحەلە و لێتوانێت ئەگەرەمە دام بە بڕێ ئێران ئەم شەڕێ دام بە وەزی شڕە بێ ئەمما بۆخشە یەک چت بێژم ئەمما جەمارەیە کەس پەیدا بوونە ئێژن ئێران بەهێز بووە ئێران بە قودرەت بووە فڵان بووە فڵان وەختێک خاز لێ کۆڵیتەوان نیە بێکمان هەوڕێ فەرەیدون بینە ناوخۆی ئێران لە پشت ئەم شەڕ و ئاڵۆزیانەوە و پێشووتریش لە ماوەکانی ڕابردووە بەردەوام خەڵکی لە ئێرانە لەژێر باری قورسی ژیان و معیشەتێ و ئابوووریەکی ناوخۆییە ژیان کە چنگی بە هەموو ماڵەکان هەڵ سەنگان بوو لەم شەڕا کە ئێستا دەستی پێکردوێتەوە بە جۆرێکی تر دۆخی خەڵکی لە ئێراندا لە چه وەزعەتێکایە بەتایبەت کە ئێمە لە بەنامەکانمانە باسمان زۆر لە باشووری ئێران کردووە کە کەوتنەوەتە بەرگەژی زیاتری ئەم تۆ باران و موشک بارانە کە کۆمەڵێک کەس لەوێ زۆرتر ینی ئەوانی کەوا ماسی گر و کاریان لەسەر بەندەرەکان بوو بێکار بوون و ژیان و معیشەتیان بە یەکجاری ڕاوەستاوە و بێجگە لە ماڵوێرانی و ئەوانەش دەکرێت بڵێن دۆخی خەڵکی بەگشتی لە ئێرانە ئێستا لەم دۆخە جارێکی تر بە بوونەی هەڵاوسانی قۆڵ و لە ڕادەبەدەر لە چۆ وەسەیک وەختێکە تێن وەک ئێمە جامعە شناسی علمی جامعە شناسی وەک ئێمە بیرکاتەوە چین دیارریەکە چینی بورژوا چینی مامناوەند چینی کرێکار چینی مامناوەند لێرانە تقریبا نمەوە هەرچێکیان وەکە فرۆشتیگیانە چت ئەجیبێ یەخە چاڵەکان ناوەرگە فرۆشتیگیانە پرسیگیانە لەو کەسەوت یەخە چاڵەکەت بۆ فرۆشی وتوی چی تێخەم نەگۆشتە سێنم هیچ هەر نان و تەماتە کەس نان و تەماتە یەک چاڵی وەچیە فرۆشم مناڵەکانم 4-5 ڕۆژ نان من ناتوانم بێژم وەزەی مەردم چۆنە وێرانە قسەی یەک شۆنەکەن لە کەرەجە دانەیەک لە وەکی مەمانانە هەڵتوڕاوی ناو خەڵکە ئێژێ 16 ماڵ هەیە من تواشایانم کردووە 6یان کولەڕیان نییە کولەرەکان فقط کارێکی چکۆلەی هەیە پوڵیان نییە کولەرەکانیگەن لەو گەرما ژیان بەتەرەبەن ئەو وەختە ئێژێ خانەوادەیەکەیە باوک و دایکەکە کە لێ نەبووگەن بە شۆن یا کەنیشەکەی و مناڵەکانی و شوەکەی تێ بە شۆن یا کوڕەکەی و مناڵەکان ئێژێ 12 کەس بەیەکەوە ژین لەو گەرمە وەنانیش نییە غەداش ئەسەن منیان ناتوانێت وێژێ وەت چۆنە بەڕاستی وەت چۆنە ئەو بوونەوە ئەمما مەسەلە وەیەکە بە گرتن بە ئێعدام گرێکیە ترسێکی گەورە بنێتەوە کە بووگە بەهێزی بکەوە ترسە و هەم ئەو شەڕێدان بە کە ناتوانێت دووم بۆ ئێمەی کوردستان وێمە کوردستان گر هەر ماوە جارێک یا موشک بالستیک یا درۆن لە ئێرانە تێ بۆ هەرێ بە بیانکەەوە کە ئۆپۆزیسیۆنی ئێرانی تایە بابا ئۆپۆزیسیۆنی ئێرانی ئەڵبەتە ئەمریکای بۆ ئێژەی ئەمریکایشی تایە ئەوانە زۆربەی وەختیان نێرە بۆ ئۆپۆزیسیۆن ئیمکان دفاانە ئەنێرە بۆ ئەمریکا فۆرنگشتیە تەقنێتەوە یانێمە بەسمەوەیە مەجموعەیەک شتی دانیا بۆ خۆی کە ئەو مردمە بە تایبەت لە کورسانە چونکە کورسان وڵاتێکە چەندین وڵاتی تر تەماعیان تێکردووە ئەمریکایە ئیسرائیلە
و یەکێتر تەماعی نەکردووە هەوڵەدا بەرەوانە بگرێ ئەردۆغانە وەلەو دو عەرەبستان بەنابەرین بۆ ئێمە درۆن بەهاوێ و نام ئەو شتگەلە مەرزەکان بوەسێ و تا گەرەکتە بگرە لە کورد هەر وەک چۆن لە بەلوچ ئەگرێ بەڵام مەسەلە ئەوەیەکە تۆ تواشای تاریخکەی لە هیچ دەورەیەکە لە دەورەیگەل تاریخە ئەوە نییە کە مردمت بۆ ماوەیەکی فرە لە بە زۆر ڕاگررت بێ بێلاخەرە لە شوێنێکا تەقێتەوە. هەوڕێ فەریدون دەکرێت بڵێن ئەم موشکبارانەی کە بەسەر ناوچەکە لایەن ڕژیمی جمهوری ئیسلامی و میلیشیاکانی سەر بە ڕژیم بەردەوام هەڵیەدەن بە تایبەتیش کە باست لێکرد بۆ هەرێمی کوردستان کە زۆرت لە لایەنە ئۆپۆزیسیۆنە ئێرانیەکان لێرە هەن و کوردیەکان دەکرێت بەشێک لەوانە بۆ ترساندنی خودی ناوخۆ بێ و بۆ لایەنەکان بێ کە بڵێ من هێزم هەیە و من توانام هەیە و دەتوانم وا بکەم و وا بکەم. ئەگەر بڵێن باسی دۆخی ڕژیم بکەین دۆخی ڕژیم بەڕاستی لە چ دۆخێکایە دەگوترێت لە سەرەتای ئەم ساڵەوە 6,000 ببورن لە سەرەتای دەستپێکردنی شەڕەوە 6,500 کەسی جارێکی تێر خستۆتەوە ناو زیندانەکان بە تۆمەتی جیاواز باسمان لە ئەعدام و سەرکوتەکانە کرد کە بەردەوام خەریکە لە دەفەر و 11 نەفەر بەڵێ بەردەوام یعنی لە زیادبوونەوە کە زۆرێک لە ئامارەکانیش ناخرێن دەرەوە ینی ئاماری ڕسمی و تەواوەتی نین ئەو ئامارانە بەڵام حاشاڵ نەگرێکە تەواوی سەرکوتەکانی لە هەموو جێگاکانە بردۆتە سەرەوە. ئەم ڕژیمە لە چ دۆخێکە ئێستا لەبار نظامیەوە لەسەر پای خۆی وێساوە لەبار سەرکوتەوە هێشتا لەسەر پای خۆی وێساوە ڕۆژ ڕوونە ئەوانە بەڵام هیچ ڕژیمێ تواو ژیانی ناتوانێتە سەر نێزە دانیشێ ئەبێ ڕەزایەتی بەشێکی بەرچاو لە کۆمەلگا بەلای خۆیان ڕابکێشێ شەرعیەت ئەوە لە دەورەی خودی خامنەیە وەها بوو کە ئەوەڵی ناخێت و دووم و سێوم و چوار هەر ماوەی دوسێ ڕۆژی پێچوو چوە بۆ مەرگ بۆ دیکتاتۆر ئەو نەفرەتە ئاوایە ئیسا ئێمەوە تایید ناکەین زوو بڕۆن بۆ داخوازگەلێکە هێزیان هێشتا نییە بەڵام ڕووی داوای تر تارێخە دوایێ ئەوەی کە ئەمریکا داین چی کرد من بێژم ئیطلاعاتی وا لە دەست ئابڕی بێریتی خەڵکی پێقانەکەی پەیام نەکردووە بەڵام بە باوەڕی من ئەمریکا ئەگاهانە جنبشی نانکار ئازادەی 1404 تا بە دەست ڕژیمەوە نابودیکە چونکە کاریگەری بوو ئاخێتی ژینا بەلاخەرە بە دەرەجاتێ داخوازگەلێکی ژنانە بوو کە بە دەرەجاتێ فەرە تەسلیمی بووگن بەڵام نانکار ئازادەی تەسلیمبوونی تیان نییە وەختە بۆ ئەمریکاش خەتەرناکە تۆ فەرزکە یەک دەها ئاخێزێتر لە کشوەرگەل عەرەبیە وەک چەند ساڵ لەمەوە بەرکە هێنێ بەهاری عەرەبی دەستی پێکرد ڕوو دەست بکات ئەسڵەن ئیسرائیل معلومە چی لێتێ معلوم نییە چی لێتێ ئەمریکا چ وەزعی پێیا کاتوانە ئێمە بەست مەزانیەوە چییە کە ئەمریکا ئەزانێ جمهوری ئیسلامی لەبار شەرعیەتەوە و لەبارەی اقتصادەوە وەزعی شڕە لە بەرابەری چیا بە ملیۆن ئینسان هەن هەموویان چل و وردەی ساڵە خەریک خەباتن بعضێکیان وەک من ساڵیانی نەوەختە چل و چوار بعضێکی جوانن زۆریش جوانن ئەسڵەن ئێزن تورمدیان نییە ئەو جار هەموو ئێمانە ئێمە ژین خۆتان ڕێکخەن ئەمانە ڕێکخراون ئەمە چه ڕێکخراوێکیان هەیە ئێمە ژین خۆتان ڕێکخەن بەسمان سیاسیە ئینقلابیە و سەراسەریە و ساحە و ڕەهبەرگەر ناسراوە وەلی ئەوان ڕێکخراوگەری بوچک بوچیان هەیە ئەڕۆن بۆ کێو بە یەکەو هاومەحەلەن جەمە بنەوە
خزم و کەسوکارن جەمە بنەوە شعرە خوێن بە یەکەوە جەمە بنەوە یعنی ئەنواع و ئەقسام لەو ڕێکخراوگەلە لە ئێرانە مەوجودە نیشانات ئەم وڵاتە زیینگا ئەکوڵێ هیچ کە بەقەی ئیدارەی ئیطلاعاتی جمهوری ئیسلامی وەزارەتی ئیطلاعاتی جمهوری ئیسلامە نازانێ خەتەرەوەیان ئەوە پس بەرابەر مردمێکی ئەوان ئەوەی وەزی اقتصاد و شەڕیەتیانە بەڵام نەوان نظامیە و هێشتا هێنیانە و بێژگەلەوە ئەزانن ئەمریکا گەرێکی نییە جمهوری ئیسلامی بڕۆخێ ئەمریکا بەدەیلێکی نییە ئەمریکا ئەگەر گەرێ جمهوری ئیسلامی زەربەی گەورە بخوا دووبارە نانکارادادی دەست پێکاتەوە ئەمریکا لەو ئەمپریالیتکە لەسە کە ئەوە وردای ساڵە ئێزن پێ جیهان خار ئەو نە تەجروبە ئێسلەوانە ئەوە خەیاڵ نەکەین وەسەن ترامپ بشێتە و قسەی ئەملا و لاکاتەوە ئەلق مەڵق ئەوە ئەسڵەکە نییە ترام کارکتەرێکە خودی ترامپش باوەڕکە زۆر بە دقت مەنافعی ملیاردەکانە پارێزێ بڵێ نانە بێگومان هەروەکەوەی لە عێراقا تازەی ڕۆیداوە هێنانی سەرمایهدارێکە عەلی زەیدی کە ئێستا سەرۆکوەزیرانی عێراقا کەسێکی ئەوە نەبووە کە پاشخانێکی سیاسی نەبووە لە هیچ جۆرە سیاستێکا بەشدار نەبوو بەڵام بەبوونەی لایەنەکان و کەڕێکەوتن کارکتەرێک دروستکەن کە لە ژێر کۆنتترۆلی خۆیانە بکە ئێستا معلوم نیە لە ژێر دەستیان ناماوە یان نا بەڵام ترەمپیش من هەروای بینم کە کارکتەرێکە بۆ ڕاپەڕاندنی ئەو سیاسەتە دوورمەودایی کە ئەمریکا ساڵەهای ساڵە بردوێتە پێشەوە و دوای ترەمپیش بەردەوامی باتە پێشەوە ئەکرێ هەر بۆ جۆرە بیشی بینین هین ئێران خودی ئەمریکا و ئیسرائیل گوتیان ئەمە ئێرانە ئەمە جمهوری ئیسلامیە بەڵام باڵی هەیە حزب الله حەماس حزب شعبی لە سووریا لە یەمەن ئەبێن باڵگەلیە قەیچیکەین ئەو بەحسە تۆ لەسەر عێراق کردو بۆ قەیچیکردنی و باڵگە لەسە و ئەوەی کە دەسەڵاتی وەک جاران لەسەر عێراقا نەمێنێ وە بە باوەڕی من وەزع تاریخیەکە جۆرێکە ئەو عەلی زەیدیە ئەتوانێت مەقبوڵ بێ بۆ بورژوازیی عێراق و بۆ ئەمریکا وشتیچ ئەزانی گەندەڵیەکە لەوان نییە چاڵیان کەنگە دۆلاریان پڕکردگەتیان ئاخر دێ ئەمانە وەرگای زێ بابە من لە دژی گەندەڵی توێ ساگەم زۆرێک لە بورژواکان حەز بەواکەن ئەنا وردە هیچ سیستمێکی چەندن و کڕین وەمانە نییە تیا دزی و تیا فەساد نەبێ بەڵام شۆن هەیە زۆر کەمە وەکو فەنلاند زۆر کەمە یەک دەحاوێنی لە عێراق یا لە ئێرانە ئێران دەکەڵێکی نەفتیان برد 18 ملیارد دلار لە مەرزی تورکیا گیریا ئەو فەسادە بە ساحب سەرمایە حەد ناکاوە فەسادە گەرێکە اقتصادەکەی بگەڕێ بەرهەمهێنان مهمە تو بەرهەمهێنانە نەبێ ئەلان مەسەن ێژن اقتصادی دنیا زۆر بحران زەدەیە بەڵام ترامپێژە ئێمە باشترین هینمان هەیە اقتصاد ناوە درۆەکانە ئێمە ئەو قسەی ئەوواکە کە چەندێ سەرمایە گوزاریە کردگەی چەندێ پارایە مەسەن من قەرزەکەم لە دەوڵەت ئێوە ئێرزمە ناو حسابی فلانە بانک لێنەوە ئێکەمە بۆ شرکەت یا شرکەت هەیە چەندین ملیارد دەهینەکان خۆیان سێنێتەوە ئەوە اقتصادێکی فەشەلە بەرهەمهێنان ئەبێ بنەڕەتی بێ کەڵبەتە ئەمریکا لەبەر بەرهەمهێنانی چ وەدی فەیشخراپ نییە بەڵام بۆحرانەکە مەبەستەوەیە بۆحرانەکە واقعیە چونکە ئێمە لەسەر بەرهەمهێنانە بۆ یەچین من بۆنەوە ئێران لە ئەمریکا تواشاکە ئەوەڵین جار ئەمریکا سەفەری کرد بۆ کام وڵات بۆ قەتەر ئەوەڵین وڵات بە چۆنیا چوە عەرەبستان دوایەوە بوو بە ڕێجەم و جاردووم ترامپ فەورەن ئەوەڵ بۆچی پارە لەوێ خەوتووە چین بە اقتصاد کارێکی کردگە ڕەخنێ کردگە ناوانە خەتەرێکی گەورەت بۆ ئەمریکا هەوڕێ فەریدون باست لە جمهوری ئیسلامی کرد کە باڵباڵە بەش بووە
بڵێن باست لە هێزە پرۆکسیەکانی کرد وەکو حوسیەکان و حیزبوڵڵا و پێشووتر لە سووریا کە زۆرێک لەو گروپە تونڕەوە ئیسلامیانە کۆمەکی بەوانی شەکرد و لە فەڵەستین و زۆرێک لە عێراق و گروپی جیاوازی تونڕە هەن کە سەرچاوی دارایی و تواناییەکانیان لەلایەن ڕژیمی جمهوری ئیسلامیەوەیە و ساڵەهای ساڵە گەورەی کردن و کە هەموو لا باشزان خەونی ئەوەی هەبوو کە لە ناوچەکە بێتە زلهێزێکی ناوچەیی سیاسەتی ئەمریکاش هەر بە قەولەکەی خۆت بڕێنی ئەم جومگانە بوو کە دەسەڵاتی بچووکەنەوە ئێستا تا حدێک جمهوری ئیسلامی لە گۆشەیەکە گرتووە ئەم ئیسرائیل و بەگشتی ئەمریکاش لە پشت ئەوەوە رووسیا و چینی ژەن کە ناکرێ بڵێن بەرگری ناکەن لەو دەسەڵاتە کە بڕوخێت ئاوە بە ئاسانی هاتنە پێشی ئەمریکا لەم دۆخە کە ئەویش ئەزانێت چین و رووسیا لە پشتی ئێرانن چۆن دێتە پێشەوە ماڵۆزیانە چین فرەتر اقتصادی فرەترین لە دنیا لە تەک ئەمریکایە لە تەک ئیسرائیلە پشتی ئێران بە دەرەجات هەیەگرێ بەڵام لەبیرۆ نەچێ وەختی هات بۆ وڵاتانی کەندا و وتی ئەو سێ جەزیرەین عەرەبەکانە تۆم بە بزرگ و تۆم بە کوچک و ئەوانە مەبەستمەوەیەوە چینە لەبار اقتصادی و چی بە قازانجی واکە بە قازانجی نییە خۆت پشت بە ئێران بگرێ عەرەبستان و ئیسرائیل لە دەست بە ئامریکا کە جێ خۆیان فرەترین اقتصادی چین لە ئەمریکا گەڕێ پێشگەلەوە پارەیەکی زۆری داوە بە قەرز بە دەوڵەتەکە دەکرێت بڵێن چین لە حدێکە بە تەواوی دەکرێت کە پشکاتە ئێران و ئەو دەسەڵاتی جێبێڵێ بۆ خۆی ئەزانی چۆن چی نەزانەیە خودی ئەمریکای شکێنێکی نییە بە کولی جمهوری ئیسلامی لەبێن بووە حەزەکە بگۆڕگن لە ناوە و بگۆڕگن ئەو تەقسیمە ئەگەر بکەین بیکەین بە دووان جەماعەتێکن کە ئێژێن پێیان پراگماتیست تواشای ئەعماڵەکەن تواشای اقتصاد دەکەن تواشای ئابووریەکەن و نسبەتەوە سیاسەت هەڵەبژێرن یەک جەماعەتەن ئیدۆلۆژیک و تونڕەون خامنەیە خەروارێ کتێومتەوی نووسی بوو کە ئیسلام وای لێ تێوای لێ تێوای هەمووی قسەی قۆڕ بوو بەڕاستی ئەوانە باوەڕیانەوە کە دنیا ئەتوانێت دەست ئیسلام ئەمانە ئەو نیرووە نیابەتیگەلە وابەستن بەما ئەم هێزە نظامیە کە ها لە کەنداوە ها لە دەوروەر تەنگە هۆرمزە وابەستن بەمانە ئەو هێزەی کە لە دەرەوەی وڵات سازمانەدا تەوان وابەستە بەمانە ئەمانە ئەترسن لە مردمەکە بۆچی نیرووە مقابلەکانی شنایژێ لە حاڵێکە نیروە ئەوەی کە ڕوبەڕوویانە پارێ زۆرە نفوذی زۆرە هەم لە ناو سپاس نفوذی هەیە هەم لە بانکەکانە نفوذی هەیە هەم لە بازاڕە نفوذی هەیە هەم لە اقتصادی دنیا نفوذی هەیە بۆچی کەسمەکەس ناکە ئێترسنن لەو مردمە دەیمانت لەبیر نەچێ ئەم جاریچە دەیمان ڕووبدا بەداخەوە ئەو وەختە بە پێ قسەی ترامپ حرەکەتیان کرد هێشتا تەوەهمیان بوو یەکێ لە دەستکەوتگەل عەزیمەم دەوەرەوەسەوە تەوەمە ڕژاوە ئاخر زۆرێک گزارش تواشاکە خانوادەیەک مناڵەکانیان باوەشیانەوە تێن بۆ بەڵێ وابوو جمهوری ئیسلامی تونڕەوەکانی ژن بەمیاکان ئەم جارە وان نایەن هۆشە بێ فێر بوون لە خۆمان معلومە وان نایەن معلومە هاوڕێ فەریدون وەک دوا پرسیاری خۆم ئەمەوێ ئەوە پرسم بە حکمی ئەو قسانەی کە کردمان ئایا ڕژیمی جمهوری ئیسلامی زیاتر ئەگەر بڵین ترسێک کە هەیبێ لە ناوخۆی و لە بزوتنەوە جماوەریەکانە یاخود لە هێرش و لە هەڕەشەکانی ترەمپ و ئەمریکایە
بە باوەڕی من ناوخۆوە بە بۆنەوە کە ئەمریکا بالاخره سازشەکەن لە کۆتایی ئەکرێ بڵێن کە ڕێکەوتنێک هەر بەڵێ چار نییە بالاخره ڕێگابەوە ناوخۆوە و لە ناو ناوخۆی تا کوردستانە بۆچی ئەوڵەن زەربەمان نەخوارد لە ماوە وا زەربەیەکمان نەخوارد دووەم کەسی هاتیە کە شەڕی زۆر بەجۆری کردو هەم مەدەنی هەم شەڕی شار هەم شەڕی جبهە هەم شەڕی شاخ ئەو وەختە ئەمە ئەو شجاعەتە تاریخیە هینەوە نییە ئێمە کوردین یا چین لۆڕی چەروە شجاعە نازانم تورکی چەروە شجاعە وەڵام ئێمە نیشانمانداوە هاوڕێ فەرێدون دەکرێت بڵێن ڕژیمی جمهوری ئیسلامی لە هەر کاتێک زیاتر نزیک بووتەوە لە ڕووخانی و دەسەڵاتی کە ساڵە بۆ ڕێوەی بردووە ئەزانی چۆن ئەمە ناتوانم ستوا بێژم سەرنجام عمری جمهوری ئیسلامی آخر تاریخ بۆ خۆی حکمی هەست ئەم جمهوری ئیسلامی ئەساسەن نادە سەرکار بۆ سەرکوتی انقلاب انقلابی 57 کە انقلابەکە سەرکوت کرد ئەو بۆ ڕەفتەنجانی هات وتی سازەندەگی بکەین گەرەیکیان بوون بە وڵاتێکی عادی بەرهەم هێناون و دروستکردن و بردنەوەمانە هەر بۆیان نەکرا هەر بە پوڵی نەفت عومدەتەن ژیاون تا ئیسا نەگەیگە بە شۆنە بێژی ئەمە وڵاتێکی عادیە لە ناو ئەم دنیای بورژواییە بەو بۆنەوە تاریخ حکمی مەرگی داوە مردمێرانی چەندین جار چووگن بێ ڕۆخنن ئەوە خەڵکەوە شەرعەتێکی نەماوە وەلێ ئەیسە مەسەڵەن بۆ ماوەی کە بێتە سەرکار ئەمریکا بڕێک ئیمکاناتێکی دابوو چواردە مادەکە سەڵۆ ئیمکاناتەوە خەن داوی بەجێر باو جمهوری ئیسلامیە بەردی کاتەوە لە بەرابەر مردمە ئەو پشتیبانی گەلیە بێت لە عەرەبستان پشتیبانی چی بکە حتا دوایەوە ئەوگوستە موشکی داگە لە وڵاتانە لە کویت لە مناو لە قەتەر لە فڵان لە عەمان پشتێگرن لە بەرابەر ئەم مردمە بۆ بۆنە من باوەڕم وایە بۆ ماوەیەک لە بەرابەر ئێمە بە قووەتە بێ بۆ سەرکوت بە قووەتە بێ بۆ لێدانمان لێرە بە قووەتە بێ بۆ فشارهێنانمان مەسەن فشار بێنێ بە دەوڵەتی فڵان بە قووەتە بێ ئەوە تا ماوەیەکە کە هێشتا جەماوە لێرە ناتکە مەیدان هاوڕێ فەریدون قسە هێنێ ینی گەشتینە ئێرەش سەید عەلی خومەینی قسەیەکی کرد وتی کە گوایە ڕێکەوتن لەگەڵ ئەمریکا هەرکەس بیکە خیانەتە ئەم قسەیە ئەتوانێت بەبارێکی تونترە بشکێتەوە لایەنی تونڕەوەکانەوە ئەمە کۆتایەکەی بێتی چی جمهوری ئیسلامی یەکێک لە ئەمەڵگراترین هێزەکان بووە سەترەنجی تر حرام بوو خودی هێن خامنەی خومەینی وتی حەڵاڵە لەو دا لە بازار ئێران نەگەڕی بازیە حەلال بازیە حەلال ژن بڕێ بۆ هێن ئەسەن وحشەت ناکبوو ئەو مەڵاو ئایەتوڵڵا ترپەگەلە ئەسەن ئەمرن ژنێک بڕێ لیبە فوتباڵی تێ ڕوت بێنێ ڕوین ئەیانوت ئەگەر عەکسێ بگرن یا فیلمێ بگرن لە ئێران ئەبێ هەموو چاشۆ بەسەریانەوەێ وەک ئەفغانستان وایەسان ئێمە تواشاکەین شۆن هەیە ئێژیتە پاریسە فیلمیان گرتووە نیشانمانان بەو بۆنەوە جمهوری ئیسلامی زۆر منعەتفە خومەینی سەر وەختە وتی ئەسڵەوە سە حکوومەتەکە حیفزکەین حکوومەتەکە حیفزکەین بۆیە هێژن ئێمە سەرکەوتو بووین هێژنەوە نییە نەڕۆخیین کەسێ ناتوو بیڕایان ڕۆخێنێ بەڵام خودی خامنەیە وەختی خۆی وتی و ئیسێچێ دامیان هەژن ئەوە نییە ناتوانیمان ڕۆخێنن کەس ناتوو بۆ بیڕۆخێنێ بەڵامەر تەبلیغیەکە ئەسڵیان حیفزی ئەم حکوومەتەیە ئەم حکوومەتەش عمری تاریخەکەی تەواو بووە بەڵام تاریخ هێزێکی گەرەکە بڕێ حکومەکەی پراتیکە ئەو هێزە ئێستا شکڵی نەگرێت هیوادارین کە شکڵ بگرێ هەوڕێ فەریدون سپاس لە کوتایە من
قسە و پرسیار زۆرە بەڵام کاتی بەرنامەکەمان ئیجازە نادا من قسێکی تایبەتم نەماوە ئەگەر قسێکت هەبێت لە کۆتاییتوانیت نەخێر من زۆر سپاس دەکەم و سپاسی هاوکارانتان دەکەم و بینەرانی عادەی دیسمان خەسە کرد زۆر سپاس بۆ بەشداربوونت جارێکی تر لە بەرنامەی ڕامانە زۆر سپاس بەڵێ بینەران و گەگرانی خۆشەویست بەرنامەی ڕامانی ئەم هەفتەیەشمان پێشکەشکردن کە سەبارەت بوو بە گەرژی و ئاڵۆزیەکانی ناوچەکە هیوادارم توانی بێتمان ڕووکردنەوەیکی تا حدێک کە بەدڵی ئێوە بێ کردبێتمان و سپاس کە تاو کۆتاییان بەرنامەیە لەگەڵمانە بوون کات و ساتێکی باش بۆ هەموو لایەکتان